ئەو خانووی کە بنیاد نراوەتەوە لە بیری زۆر کەس چۆتەوە، بەڵام ڕۆژگارێک ماڵی ئەو پیاوە بوو کە پێیان دەگوت مەلیکی کوردستان. لەم گوندەدا کە ژیان تەواو سادەیە و هێشتا ڕەنگوڕووی دەیەکانی لەمەوبەری پێوە ماوە، خەڵک شانازی بۆ خانووە دەکەن کە ئێستا بۆتە مۆزەخانە. کۆبنەوەی کە سوکاری شێخ و کەسایەتی حیزبی و حکوومیەکان لێرە کۆبنەوە وەکو تەقدیرێک بۆ ئەو پیاوە گەورەیە کە ئەهێنێ ئەو شوێنەی کە لێ نیشتەجیبە وەکو یادگارێک بۆ ئێمە ماوەتەوە ڕێزی لێ بگرینەوە وەکو شوێنە بۆ گەشتیاری مێژووی کە لە هەموو دنیادا هەیە، شوێنی سیاحەتی تاریخی. هەوڵە دێن کتێبەکانی کە لەسەری نووسراوە کۆی بکەینەوە لێرە دای بنین لە ڕەفەی کتابەتی بکەینەوە، چونکە خەڵکی نازانێت شێخ مەحموود چییە، خەڵکانی ئەجنەبی خەڵکانی بێگانە محاوەلاکەین هەموو کتێبانی کە چاپ کراوە لەسەری بۆی بهێنین وێنە مێژوویەکان کۆ بکەینەوە و هەوڵە دێن کە باخی پێ بدەین. ئێرە گوندی داریکەلیە، ئاوایەکەی شێخ مەحموودی نەمر. لێرەوە سەرپەرشتی شۆڕشێکی چەکداری دەکرد دژ بە ئینگلیزەکان. لومەرجیە و سەردەمە و بارودۆخی سیاسی و ئەو بەرژەوەندیانەی دەوڵەتان کە بەتایبەتی بەریتانیەکان کە لێرە نەبوون وای کرد خەون و ئاواتەکانی شێخ مەحموود و میلەتی کورد نێتە دی. ئەوجا ئەمڕۆ ڕێزە گیرێ لە خەبات و شکۆی شێخ مەحموود و شۆڕژگێڕان و سەرکردەکانی ئەو شۆڕشە ڕۆژێکی مێژوویە. دانیشتوانی داریکەلی هەمووان بە دڵخۆشیەوە پێشوازیان لە دووبارە بنیادنانەوە و کردنەوەی مۆزەخانەکەی ماڵی مەلیکی کورد دەکرد. وا دەیانڕوانیە ئەو ماڵە کە لە ئایندەدا گوندەکان لە نەخشەی کوردستانەوە بباتە نێو نەخشەی شوێنەواری و گەشتیاری. ڕۆژێکی مێژویە بۆ هەموو کوچێ شێخ مەحموود 8 ساڵ مەلیک بووە. لە کاتی خۆیان لەو سەردەما نانەوە کارەبا هەموو شتێ هەبوو لێرە. بەڕاستی نانەوە ئیشی کردەوە بۆ ئەوانەی کە فەقیر بوون. بەڕاستی شێخ مەحموود باوکێکی زۆر میهرەبان بووە، هەرچەنە مەلیک بووە بەڵام زۆر پاک بووە. کە باپیرم ئەجێڕێتەوە لە شێخ مەحموود زۆر لێ هاتووە، زۆر سەخی بووە، زۆر پیاو بووە. بەرپرسانی گەشتیاری لە پارێزگای سلێمانی بڕوایان وایە نۆژەنکردنەوەی ماڵی مەلیکەکەی کوردستان دەبێتە یەکێک لەو شوێنە گەشتیارانەی کە چاوەڕوانی ئەوەن خەڵک سەردانی بکەن و لێرەوە مێژووی سەردەمانێکی شۆڕشی ڕوبەڕووبوونەوەی کورد تێبگەن. ڕەنگە ئەم مۆزەخانەیە ببێتە نازنامەی ئەم گوندە، چونکە ئیدی هەر گەشتیارێک بەنێو گوندەکەدا گوزەر بکە لە مۆزەخانەوە تێدەگات کە ڕۆژانێک ئێرە شوێنی بەردەوامی شۆڕشی کورد بووە. لیزانەمین ڕوودا و گوندی داریکەلی.